ڕۆژوو نزیکە بەرە جەژنان و نبین ئینشەڵامان و نبین زۆر باش خزمەتان سڵاوی خوای پەروەردگارتان لێ بێت ئازیزان و خۆشەویستان جەژنتان پیرۆز بێت هەمیشە لە جەژن و خۆشی و شادیابن ئینشاءڵڵا هەرچەندە ئێستا کە سەرقاڵی تۆماری ئەم بەرنامەیەن هێشتا چەند ڕۆژێکمان ماوە بۆ جەژن بەڵام خەڵک لە شار ئێستا خەریکی ئامادەکاریەکانە بۆ جەژنی پیرۆزی ڕەمەزان ئەوەی کە گرتی بە دڵنیاییەوە خەڵاتی خوای گەورەی پێدەبەخشێت و بە شانازیەوە جەژن دەکات ئەوە شیکەنەی گرتووە ئەگەر عوزرێکی تایبەتی هەبوو بێ خوای گەورەی ئینشاءڵڵا بۆی قەرەبوو دەکاتەوە و وەکو بە ڕۆژ و گرتنەکە بۆی حساب دەکات بەڵام لە شار ئێستا هەمووی شڵەژاون هەمووی سەرقاڵی خوا ئامادەکردن بۆ جەژن لە دوورە دەستەکان لە لادیەکان هەندێکیان ڕەنگە تەنها ڕۆژی جەژن چەند کاتژمێرێک یا بگرە هەندێک جار کەمتریش جەژنیان هەبێت سەرقاڵی جەژنە پیرۆزە بن لە یەکتر بۆیە لێرە کەمتر باس لە جەژن هەیە بەڵام ڕەمەزان لێرە هەرگەرمە لە بەروی هەمووی بە ڕۆژون هاتوومەتەوە گوندی بالیکەدەر بۆ لای بەڕێز حاجی محەممەد زۆر سپاس گردنمان ئازاکە لەو دوورۆ هاتوون و یاخوا بەخێر بێن نا بەخۆشی تۆ دووە ڕێگەشە بڕێ ئێستا لەبەر تۆ بالیکەدەری ژەر لە لامان خۆشەویست بالیکەدەر هەر خۆی دەیەکی چاک بۆ لە کاتی خۆیان ساحەبی پیاوی گەورە و پیاوی ڕیسپی و پیاو ماقوڵ و مەلا و پیاوی چاکی تیا بۆم دێ ئەمە جا حاجی نییە ئێستا لەبەر بالیکەدەر پێنجوێن و هەموو ناوەشمانت باوەڕەکەی خۆشە دەی لە خوای گەورە خوای گەورە هەموو منتیقەکەی خۆش بێ و دەکانی خۆش بێ و بالیکەری ئینشەڵڵا هەر دەیەکە لەوان و یاخوا بەخێر بێن حاجی ئێستا شار هەمووی شڵەژاوە خەریکی خۆ حازرکردن بۆ جەژن جلی تازاکردن نقڵ و چکێتە ئیتر بڕۆ بەشەویش بازار هەیە هەرچەند ناڵێن قەیرانی داراییشە بەڵام هەندێک خەڵک ئەم قەیرانە هەر کاریگەری لەسەر نەکردووە هەر لە نایکردووە لایەوەش خەبەرێک لە جەژن نییە وەڵاهی لا ئێمە بێ ئاگاین هەتا ئەو ڕۆژە ئەڵێن جەژنە هەر بەم جلو و کەلوپەلی خۆمان و شوانی و شتۆ بەیانی جەژن باریکیەکەین وەچینە مزگەوتەکەی تر خۆ مەلاوشت نییە دوورکاتە نوێژە سونەتی جەژنەکە ئەکەین بە ئیزنی خوا و ئیتری یەینۆ جەژن باریکیە لە یەکەکەین و سەری دەرگای یەکە دەین نقڵی هەڵەگرینەی خۆین و ڕانی یەکێکمان شوان بێ لێ خوڕە و دوانەکەی ژوا لە ماڵ و ئیتر دانیشین بە خۆمان بێ چرکە ئۆمە یەک کەس نییە بڵێمان لە بالیکەدەر سێ ماڵی جەژنی ژەرم سێ ماڵی ئیتر ئەمانە کاتون شووتی و شدەکەن هەیانە ڕاتۆ بۆ جەژن بۆ ناو شارەکە قەرەباڵخ و خۆشەوە ژیانە لێرەگەیەکێ بمێنێتەوە نەمێنێتەوە ئەوتە لەو ناوە ئەرە وەڵام خۆڕەنگە جەژنەر چارێکێک بێت چارێکی بەخوا نوێژەکەی لێ دەرکە چارەکەکە 10 دقیقە ماڵەکانمان لێ کۆ نزیکەرسیانمان دراوسی نۆرە و ماڵێ واینە و 6 نەفەری ژینیتر مەگەر کاکەمالە و دوو مناڵی بێتۆینە هەر 6 نەفەرین و ئیتر هەر خێرانە جا دەبێت 10 دقیقە تەواو ئیتر هەر نامێنی جەژن لایەمە ئەرە وەڵام هیچ تەیە بۆ جەژن بۆ وەڵی جەژن ئیتر جەژنی ڕەمەزانی یاخوا بەخێر بێ و جەژنبارێکی لە یەکەکەین و جەژنبارێکی لە قەوم و مسڵمانانی خوا ڕۆژەکەین هەمویان و ئیتر جەژن وەڵا شیعرێکە بۆ جەژن دامنابێ ئەیسا حاڵی حەزن نییە نییە هەیە ئەرە وەڵا هەیە گەلا عومەر نووسرابێ بۆ جەژنی قوربان نووسیومە بۆ ڕەمەزان و ئیتر بەخوا لەبەرەوە تۆزێ ئەگەر تەمەن باقی بوو بۆ قوربانەکەی شەڵا بۆ قوربانەکەی شەڵا یەمە خۆر خۆم لەوێش بێ لە شوێنێ هەرێڵێنی حاجی با تۆزێ بگەڕێنەوە ڕاستە جەژنە بەڵام بەهشتا لە ناو جەژنەکە یابین قەینە لە جەژن ئەوەی کە سەرنجیە دەم من هەمووی خەریکی گردن ئازایی ئەوانە گەرنی یەکتری ژازا ناکەین وەڵێن گردنیشت ئازا بێ کەچی ڕق و بغزەکە لە ڕوومان نامێنێتەوە ئەو شتە کە ئەو ڕق و بغزە زۆر قەرەباڵغە بووە لە ناومانە ئەزانی قەرەباڵغە بووە ئیسە جەژنبارێکی من بووم لە ناو کۆمەڵی خەڵکی زۆری ژا جەژن هەر نەیوتوە گردن مازاکە لەم بارێک بێ وەڕوار لەم بارێک بێ و تەوقەیەکەن و تەواو گردن ئازای و شتیژە کەم و بووە زۆر نەماوەرم بارێک بێ و ئیتر زۆر باوەڕ ناکەم هەر پێشی جەژن و دوای جەژن کە گردن ئازاییژەکە هەر لەسەر تەبیعەتەکەی خۆیەتی هیچ نە زیاکە و نەکەمەکە هەر لەو تایمێ ڕوە و هەروایتر وەڵی جاران جەژنی قەدیمی لادێ ئەو خەڵکە وەک ئیسە میلەتی ئیسە نەکراوە بوو هەر دێکان بۆ خۆیان و ڕیشسپی و شتەکانە چوونە مزگەوت و لەوێ الله ئەکبەر الله ئەکبەر یەکرا تا درێنێ و مامۆسای بوو هەموو دێ و نوێژی جەژن بە جەماعەت دەکرا و ئیتر ئەو خەڵکە کە هاتنەوە 4 و 5 و دوان هەموو ماڵەیە گەڕان و ماڵ و گەردن مازاکە و یەکی ئەگەر دڵگەشانێ بوو بێ زەحمەت
بوو بێ لە ناویانە 4-5 پیاوی وەکو تۆ ئەم دوو ماڵەیانە بردۆ لایەک و خێرا ئاش دەبوونەوە و گردن مازاکە و گردن دازابێ و تازە شتێ بوو ئیتر نەجاتە بوو بەڵامی سەکانێ ئەو شتە تۆزێ لەناو خەڵکە ئەو شتە نەماوە لەبەرەوە ئێستا وەکو عەرزم کردی قەزیەی کورد جارێ بە تایبەتی کورد سێشت لە بەردەمیا بوو کاتی خۆی کە دەستی کرد بە شۆڕش سێشت لە بەردەمیا بوو یەکێ کورد بدەوە نەدەوە مسلمانە وانیە ئەم خەڵکە مسلمانەتر مسلمانە کورد بە عام و توێتی من مسلمان و تەسلیمی دینی خوا بوو وانیە مسلمانەتیەکەی بووە و وەتەن و کوردایەتیەکەی بووە و پارێژ لەم لاوە بووە ئیسا ئەم خەڵکە دینەکەی وازلیانی ئەمە و دینی لابر وەتەنیشی وەتەنی نەماوە تەواو بوو باسی وەتەنیش لە لای نەماوە کەوتۆتە مەوزوعی پارەکە هاتۆتە ناو تەماحەکە ینی زۆر بووە تەماع وای لێ هاتووە ئەو دوانیانی لا بردووە دین و وەتەن و ئەو دیفاعەکە لەسەری کراو ئەو تەرحیلەکە لەسەری کراو ئەو کیمیابارانەکە لەسەری کراو ئەو ئەنفالەکە لەسەری کراو ئەو دان بە شاخ و چەند ساڵ و عەزیەتی خەڵک و لادێ و وێران بە و قەسف و تەیارە باس و خواسی نەماوە ئەو باس و خواسەکەیکەن شتێکە ڕاکە زاییەکە لەسەر زاریان ماوە ئەینە بۆ هەر شتێ تۆ بۆ دینی خوا عەقیدەت پاک نەبێ بەکەڵک نایە وانییە بۆ وەتەنەکە عەقیدە لەگەڵ وەتەنەکە پاک نەبێ و دەستی لە ناو دەستی یەکانە بێ و بەکەڵک نەیەیت و تەفرەقە لە ناوتا بێ و هەر یەکی ئاوی باسکێ خواتەوە یەکێ لەل ئەم بێ و یەکێ لەل ئەو بێ و خۆژر لە ناو خۆتا وابی هەر ئەمەی لێبینی کە لێبینی 30 دانە ساڵ شای ئێران 30 ساڵی کرد دنیای تەخت کرد سەدام حوسێن 30 ساڵی نەکرد دنیا نەما حکومەتی خۆی کرد پاوشایەتی خۆی کرد لەگەڵ عالەما سازا بەس ئەمە تۆ 30 ساڵە و ئەو ڕۆژەکە باسی کوردایەتی نەبووە وەک ئایسە وایە کە من و تۆ لێرە دانیشتووی هەشتێ بۆ کورد نە هیچە شتێکە عەرەب دەستی شل بووە و نایە لێرە وەک زەمانی زوو شتێ بکا لە خەڵکو و بیگرێ و بیکوژێ و ئەمانە خۆ بیژێ لەوە ناچێ ئیسە تازە شەڕی نەتەوەش ناکەن ئێستا شەڕی پارە و پولەکەن ئەوە نەماوە تازە نەماوە ئێستا شەڕەکە کەوتۆتە بەینی عەرەب و کورد و لەسەر پارە زیاتر ئیتر باوەڕ فەرموو ئەوەی زوو تازە نایە کێ دەستی کردووە بە دینەکەەوە کێ دەستی کردەوە بە دینەکەەوە ئەوەی بۆی بڕوانی بەخوا ئەوەی بۆی بڕوانی و بڵێ وەڵاهی ئەمە بە تەواومانە دینەکەی گرتووە بەخوا نایبینم من ئیتر تۆی بینی ئەوە کەیفی خۆت ئەوە تۆ بیبینی کەیفی خۆتە بیبینی ئەینە دین شتێ نییە بەها کەزایی بگیرێ وەکو بازە شتێ نییە وەکو وەتەن نییە وەکو ئەرزواو نییە وەکو پارە نییە وەکو دین ئەوەیە تۆ لەسەری بڕۆی بۆ دنیایەکی تر ئەینە ئەمانە لەسەری ناڕۆی بۆ دنیای تر ئەوە کە بۆی بڕۆی بۆ دنیایەتر ئەبێت لە هەمویان خەیتە لای ئەو بەتەنیا خەیتە لای ئیسا ئەو هەر دیار نییە ئاساری نەماوە هیچی نەماوە هیچی دیار نییە ئەمە شتێکی ئاکەزاییە خەڵکەچێ نوێژەکە لە مزگەوت بۆی کەین ئەلحەمدوللای تر و نوێژەکەین باشە سپاسی خواکەین ڕەمەزانە ئاگاو لە شار هەبوو یەکێ باوەشی بە بەلاش بوو باوەش بە بەلاشە و لە لایەکی ژەڵێن بە بەلاش نییە تۆزێ پارەی تایە و لەلایە بە بەلاشە و لەلایە قورعان سوبحان الله میلەتێ وای لێبێ قورعان بخەنە سەر جادە و خەینا ئێمە کە موسڵمانین باوەڕکە دەفتەری هیچ کەسێ نادڕین عەقیدە و ئیمانمان وان نییە یعنی کابرا خراپیشیان نووسی بێ بەرانبەر بە دنیا بەرانبەر بە موسڵمانان هەر نایدڕین فڕێینە سەر جادەوانین موسڵمان وایە ئەوە ناکەوە ئەوە لە موسڵمان ناوەشێتەوە بەڵام ئەمانە ئیتر ئەوەیەکەیان بین ئامەیەکە بە چاو خەڵکەکە نابینی ئەمینێ لە بەرچاوتە و تەماشایان ناکەیت و سەرجادە ئافرەت خۆی ئەڵێ خۆی ڕووتۆکە و بڕۆ بە بازار ڕاک بێ ساحب و بێکەس و پیاوەکە لەکوێیە کەس نازانی چیت هەیە شیعر وەکو نەسیحەت لەسەرەوەی کە دەستنەگرتن بە دینەوە ئەمە دەرەنجامەیەکێتی کە هەر لە ڕەمەزانە هەموو ڕۆژێک گوێبیستی یاخۆ کوشتنێک بووین یا کوشتنێک بووین لەسەر شتی هیچیش لەسەر شتی هیچ نازانم شیعری چی بۆ بڵێم شیعر زۆر هەیە و ئیتر بەخوا نازانم بەخوا خۆشم ئەوەنە هینە خۆ بەدەستی بەتاڵ ناگەڕێنەوە خۆم ئەزانم خۆم ئەم شیعرانە خۆمێڵێم لەوانەیە بەکەڵکی خۆم و بەکەڵکی تۆزێ خەڵک بێت بەڵام
ئیتر هەیە بەکەڵکی نایەت بەرە ئەینەوەکو نەسیحەت ئێمەش ئەوەی لە دەست ئێمەش ئەوەی لە سەرمانە ئەیگەێنین کێ وەریگرت ئەهلەن وەسەهلەن تۆزێ لێ باسی ئەمە باسی کۆرۆناکە کەم لە پێشایە باسی پاپا ناجارێ باسی نەسیحەتی خەڵکە دین نەسیحەتی دین نەسیحەتێکم کردووە عتای خۆمان بۆ عامە هەموو کەسێک گوێی لێبێ چاکە بۆی دەیفەرموو ئاتاگیان تەلەفۆنی کرد باوە چۆنی و حاڵە چۆنە و حاڵە چۆنە ئابم شێوە منی جواب ماوەتم ڕۆڵە گوێم لێ بگرە ئەمە دنیاە دنیا بێ ئاوا بیتایە وا بەم شێوە بڕۆ وتم عتاگیان پیری زۆری هێناوە عمرم زۆر ڕۆیوە و کەمێکی ماوە خۆت و عمەر و گژماڵ و خێزان ئەتا سپێرم بەخوای مێرەبان وەسیەتم بۆ تۆ تاقە گوڵەکەم ئامانەتی تۆ عمەر و ئادەم ڕۆڵە ئەم دنیا تاقیکاریە ئەوە فەرموودەی ذاتی باریە ڕۆڵە تۆ مەردی ساحەی دنیا بە لەسەر ئادی خۆ زۆر بە وەفا بە لەر قەوم و خزم و دراوسێ و جیران زبان شیرین بی ئامان عتاگیان ڕۆڵە ئەم دنیا تاقیکاریە ئەوە فەرموودەی ذاتی باریە ئەوەی لە زیادە ئەیکەی نۆشیگیان بیەفشیلەیە چاکترە بۆتان هەرچی ئەبەخشی لە داری دنیا هیچ کەس نەزانێ غەیری خۆت و خوا لە خێر دەرنەچێ نەڵێی لە لای کەس خوا پێی ناخۆشە ئەگەر عەقڵ هەست وەسیەتی دووهەم ئەمەیە بۆ تۆ دوور بە لە کیبر و ڕیای و درۆ ئەگەر بە شمشێر سینەت بکەن شەق ئەتۆ لانەی قەت لە ڕێگای حەق سەبریش دراوسەی حەقە بزانە فەرموودەی خوایە لە نێو قورعانە کوڕی شیرینم خاوەن حەیا بە ڕەفیقی پیاوی زۆر بە وەفا بە وەسیەتی سێهەم ئەمەیە بۆ تۆ جگەرە نەخوا بەسەروام وەسیەتی سێهەم ئەمەیە بۆ تۆ دەستمە دامێ لە جگەرە مەخۆ خۆ ئەگەر ئەڵەی زەرەری نییە کوڕم پێم بڵێ قازانجی چییە وەسیەتی ئاوام نەکردووە بۆ خۆم ڕۆڵە بزانم من دڵسۆزی تۆ ئەمە بۆ هەر کەسێک گوێی لێبێ باشە بۆی ئەبێ وا بڕۆی لە دنیا تاقیکاریە ئەزانی دنیا تاقیکردنەوەیە دنیا ئێمە قەدری شتی خۆمان نایزانی بەڵام قەدری بێگانە زۆر ئەی سوبحانەڵڵا بۆ واین ئەمە شتێکی جوانە بۆ پاپاکە ڕازە فەرمی دەبایی پاپاکەی دووسێ قسەی بەخوای دووسێ قسەمەیە لەسەر پاپاکە بەس زۆر نییە بە ناوی خوای بەخشندەی مێرەبان بە پاڕانەوە خاوەندە سەڵات کورسی چۆڵ ناکە و ناڕوە لە وڵات ئەی تۆ نەبیستوە ئەم دەنگ و باسە قەدیم ئەیان و شەقەی قەڵماسە بینێکە جەژن و شای و سەیرانە یەژن پاپا دێ بۆ ئەم کوردستانە هاتنی پاپا لە بۆ کوردستان قازانجی چیە تۆ خوا برایان وەفاتان نەبوو بۆ دینەکەتان بوونە خزمەتکار پاپای واتیکان ئەو پاپا تۆڵی دوعای گیرایە بەخوا لای خوا وەک شەیتان وایە ئەی دەسم بشکێ بۆ ئەم ئومەتە پاپا ڕیشتپی شەرقی ئەوسەتە یاخوا داوەشێ ڕەیسی مەکە کەعبەی تەسلیم کرد ئەو بەجوولەکە هەر ڕۆژێ ئەبێ خواوەنی مەعبود بیگرێ سنگی پادشای سعود کەسێ دڵسۆز بێ بۆ دین و بۆ ژین ئەبێ پیاوێ بێ وەک سەلاحەدین کەسێ قازانجی نەبێ بۆ بەشەر حرمەتی نییە لای خوا و پێغەمبەر حەیفە مەلایە خاوەن عەقڵ و فام گیر بخوا بەدەست پیاوێکی عەوام حەیفە بەخوا داخەت زۆر باشە تاوان ئێستا ماوەیەکی تر ئەزایی مۆدێلی چی ینی ماوەیەکە مۆدێلی ئەوەیە لە مەسوولەکانیشمان خۆڵی کاناڵەکەن بە فاین لە عەلاکەکەوە ڤاکسینی کۆرۆنادن لە خۆیان جا سەیرەوەی ئەم ڤاکسینەش لێدەن کەچی هەر خۆشیان ئەپارێزن لە کۆرۆنا حاجی ئەزانی باقلینی ئەوە کارتێکی ئەو ڕاکە بوو باقلینی کۆرۆنا وشتم بۆ وتی بەس ئەمێکیانەمێکی چکۆلێ ئێستا مەیڵێ بەناوبڕێک وەرگریم بچینەوە لای ماڵی خۆتان باشە بڕۆین ئێستا چکە پێم وایە درەنگە و ئاژەڵەکەیەوە یێتەوە و دەبا بڕێن با دەستی شەکەی تۆش نەگرین لەوێژە ئەو بەشەکەی ترمان بۆ بڵێ باشە دەبا بڕێن حاجیجان یا ئەڵڵا بەڵا عزیزان دووبارە سڵاوتان لێبێت ئێستا لەگەڵ حاجی محەممەدی بالیکە دەریان بەردەوامم
ئێوارەیەکی ڕۆژەکانی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزانە سبەینێ و دوو سبەین و چەند ڕۆژێکی ترمان ماوە کە بگەینە جەژن وەک پێشتری ژاماژەم پێکرد بۆ هاتووم هاتن بەدیێنی بۆ لای بکەم ئێرە ژیانێکی زۆر زۆر تایبەتی هەیە بەدیێنات وڵا خۆزگە دەکرا دووسێ ڕۆژ لێ دەبین حاج ئەرە بەخوا 4 ڕۆژ لێرە بوونایە بۆ ئێمەش هەر کەس چووە شار ئیتر ژیانی نامێن هەر کەس چووە شار ئەبێ بڵێ هەی هاوار ئەکاکەیاش ناکەوی ئەرە وڵاکە گەیتە شارەبێ کەویتە هاوار پیری ئاماوە جوانی کردی بار کۆچی پێچاوە و ڕۆیۆ بەرەو خواروتم ئەی جوانی تۆبیت و خوا بەجێم مەیەڵە بە تاقی تەنیا وتم ئەی جوانی ڕەفێقی چاکم ئەگەر تۆ بڕۆی ئەمن هیلاکم لای کردە لامە وتی ئەی کاکە دارێ بۆ دەست ئیتر پەیداک ئیتر من ئەڕۆم پیری میوانە ئەو وەک من نییە قەری بزانە 45 ساڵە من میوانی تۆم قەرە نەزانیم خوا حافیزە ڕۆم چەند ساڵ ڕەفێق بووین لەسەر ئەم خاکە بەکار نەهاتم بۆ کاری چاکە ئیتر خوا حافیز هەتایە پیری تا مردن خۆ لەگەلتای چەند ساڵە لە ملادی هەر لەم لادێ بووم بە حیاتم ئەو 6 ساڵە نەبێ دایگیرینی تر 30 ساڵ هاتووینە تۆلە پێشتریش هەر لێرە ئەم 30 ساڵە کە هاتووینە تۆم حکومەتر حکوومەتی کوردی بووە حکوم ڕەوایەکی عەدالەت نەوتێکی زۆر کەلوپەرێکی جوان بایەعێکی ڕێک و پێک ئەیتر ئەیسراحەتمانە برە مەشروعی ئاو جادە هەمووی قیر کوێ خراپەیە حەز بە ژیانی شار نییە ئێستا حاجی وڵی ژیانی شار ئەگەر مەجال بێ بوو ئەگەر مەجال بێ بۆ حەزک لێنێ بەرە وڵی ئیشەڵا بە یارمەتی خوای گەورە کەوتینە پایز حیوانەکان ئەگەر بوومان فرۆشیە وشەڵا پارەکە نەیان فرۆشین و یین بۆ لایەوەی مێژ بۆ ئەو شارە جایێن ئیشەڵاین بۆ شارەوە ناتوان لە شارا بژین بۆ فێر بوون نازانم وەرین بۆ شار باوەشەکەین هەی هاوار بۆ باوەشی خێڵی هەی هاوار زۆر باشە حاجی ئەگەر ئەمە پار بووە یانوت کاکە نزیکی ئاژەڵوشت مەکەونەوە کۆرۆنایە و ئەم بابەتانە ئێستا ژەیە ڤاکسین وشت هاتووە شارێکیش تەیە لەسەر ڤاکسینی کۆرۆنا ئەوشمان بۆ بڵێ هەی ڤاکسینی کۆرۆنا ئەیڵێم ئایسە بۆ دەڵێ ڤاکسین ها لە وڵاتی چین ئیزرائیل ڕێی نییە بێتە سەرزەمین عمرتانەگا بە 3000 ساڵ دۆلار بژمێرن بێ خەم و خەیاڵ هەچەند ڤاکسین بێ لە ئەوروپاوە چرکەی عمر ناخاتە دواو سیرکە گۆڕەکە و 2 مەتر قوڵە کفنت بێ گیرفان بێ پارە و پوڵە کاتێ ڕۆحەکە چووە ناولاشە ئەو سازانی چی بۆ تۆ باشە پەشیمانە بی بۆ دوو ڕکات نوێش تا ڕزگارت بێ لە ئازار و ئێش سنەتی خوایە نایەی تۆ دنیا تا ماوی بیکە حەمد و سەنای خوایەتە مردی تازە لەوێ بیژڵەیەچمە بۆ دنیا بۆ عەمرەکردن بەخۆوەنە تێڵەن کەرێنە بە ئێستا خەڵک فێر بووە ئەچەند خەریکی خۆکوتانن بە ڤاکسینی کۆرۆنا و لایە بە فاینلەیەکی علاگە و ڕسمی خۆیان بڵاوەکەنەوە ڤاکسینیان لە خۆیانیا ئەی ڤاکسینەکەوتە لە وڵاتی چینەوە نەهاڵایەن لە ئەگەر هاو لە خۆت هێدەی حاجی ئەگەر هاو لە خۆت هێدەی واللهی مەگەر هینە مەگەر جەلالیان لەو کاتا ئاگام لە خۆم نەبێ بولا بێتم و یاشتێن ناوڵ لەوەن بە حیاتم هەر لە حەمدی خوا بەزگا بێ پارەکە چوون بۆ وڵات وەزێ نەخۆشینێکی هاوینەوەکو ئاڵامەت و نازانم چی وەر چوومە قەسەخانە بەخوا حەیکیوانی ژم نەکرد دووسێ لە حوبیان نامێ و هانیمەوە بەخوار لێم خوار لێم نەخوار ئاوایت نەوەڵا نەوەڵا باک چی ئەی لە خۆکۆرە بۆ چیتە با بەخۆ قابیلە تۆ وانییە ئینسان خوا دروستی کردی تۆ تۆ ئێستا بە مناڵیش ها زۆر جار کوتانەکەی هەمووی مناڵ کە تاسە وەڵام مناڵی زمانی زوو ڕازک یقینەوە هەمووی تر نەخۆشیەوە هاتووە خۆ دەبێ قبولمان بێ بەڵام ڕاستەوە ڕێکارانەی کە ئێستا گرنە بەربەشێکی بە ناوی کۆرۆناوە وانییە جاخۆ ئەمە کوورەی عەرزیان خستۆتە زەلالەت و ئەم زوڵمە گەورە لە کوورەی عەرز کرا کەی پێویستیە کرەمەکەن هەشتی مەکتەبە دایخەیت و مناڵ لە خوێندن کەیت و خەسەخانە ئیتە کوورە هەر هیچی مزگەوت داخەیت و جەژن 3 ڕۆژ هێشتا چەندەی ماوە بۆ جەژن لێرە 3 دانە ڕۆژ لە ماڵ نەیتە دەر لەبەر چی وایە باش ئێستا شار چیترت هەیە بۆمان چی بڵێم چیە نازانم شار تازە چیت لە هەیە لە پێشکەشمان بکەی چونکە ئیتر خەڵک چاوەڕێکە کەوتت حاجی محەممەدی بالیکە دەبێت شاری تازە بێت هیچیەکەی هی قەزوانەکەی ئەو یاڵتە بۆ بڵێم یا هی پیرەکانی هەنجیران
باسی دارێکت کردوت دارەکە ئەوەی ئەو نەوتە زۆرەکەی ئەو ساڵە بوو کە هاڵ ئەخە ساڵێ لە دەور 2000 قوربان نەوتێکی زۆرمان وتیان نەودیە حەکی زەلامە ینی ماڵێ دەخێزان بێ دەبەرمی نەوتی دەنی ئێمە 6 کەسی ئەم دێ بوو چوین بۆکەنی ناوخواان بۆ هین چوین بۆ تەنکی بسێنین لەوێ تەنکیێتە تۆ 5 سەرخێزان بووی تەنکیەکی 5 بەرمیلی و یەکێتر 10 سەرخێزان وێکێت دە منیش کە چوینەکەلی ناوخواان پاسدارەکە لەوەینەکەی لێ وەرگرتین دەستکەرەکان چوینە ئەو دیوە لەوێ گەڕین تەنکی دنیایاندانابوو ئێرانی ئەوانە بەدەما بوون پارەی بزێکی تریشی بۆ بێنە با زۆر تاخیر نەبین چکە بەرە بە کاتی بانگیەوە جای تر کە چوینە کەلی ناوخواان و قوربان تەسکەرەمان تەسلیمی پاسدار کرد چوینە ئەو دیوە منیش پیاوێکی ئێرانی تەنکیێکی دا نبووی ئەوم 5 بەرمی لەگرەوتم باشە ئێمە 4 سەرخێزانی ومە سێن بەرمیلێکی جویای یار کڕیم بە 28,000 تمەن وەڵا هەمویان کڕیان و پیاوێ لێوا بوو هێلکۆڕۆنیە کرد ئێرانێکی نانێکمە خۆر و ئەوە ڕۆشتم ئەو قەزوانێکی زلەی زەبان لێوا لا ڕووخاوین بوو چوومە لای تۆزێ دانیشتم و بیرم کردەوە جا دوایی ئەو شعرم بەو داراوت ڕۆژێ تەمەنی چەند بوو بەخوا تەمەنی ئەوەنە زۆر بوو کۆتە بوو لەوە 200-300 ساڵ نازانم 10 ساڵ بوو بەڵا ئێتە وەڵا قوربانی سەرم منیش وتم ڕۆژێ ڕێم کەوتە سەرکەری ناوخواان چوومە خزمەتی یەک بندار قەزوان وتم ئەسەلام پیری کۆنە ساڵ سایە و سێبەرخۆش پڕ حەسن و جەماڵ وتی عەلەیکە دێڕاتی تەلامیا خوا بەخێر بێ ئەی شیرین کەلام وتم ئەی درەخت پیری بە سەمەر چەند کەس بە بنتا کردوویە گوزەر وتی ئەی جوان دنیا نەدیدە خوداوەند منی کرد ئافەریدە ئەمە چەند ساڵە من لێرا دارم جێ حەسانەوەی گشت ڕێبوارم زۆر کەس وە بنما تێپەڕین وە غاری سەوان لەژێر سەنگی سیای تار زۆر هاتنە لای من لە پیاوانی چاک ئەوانیش مردن بوونەوە بەخار وتم ئەی درەخت بە عەشقی خوددا ڕاستم پێ بڵێ چی دی لە دنیا وتی ئەوەی دیم نایەتە حیساب شتم زۆر بینی لە خاس و خراپ هەزاران شایی و هەم سەیرانم دی هەزاران شین و قورتێوانم دی زۆر دایک لای من خۆی ناقڕ و ئاو بۆ ڕۆڵەی چاکی بە ناق کوژراو زۆر خوشکی ئازیز بۆ برای شیرین لە پەنای منا کردیان زاری و شین زۆر کۆرپەی هەتی و بێباوک و بێکەس لە سایی منا کێشایان نەفەس زۆر باوکم دیوە جگەربری نار فرمێسک لە سای ڕێشی هاتە خوار زاڵم هەروازی لە زۆر نەهانی تا ڕیشەی عەدلی لە بندەرهانی ئەمن زۆر پیرم زۆر دنیام دیوە ڕەفێقەکانم هەموو ڕزیوە نازانم خودای تەنیای مێهرەبان منی بۆ هەڵگر بۆ ئاخر زەمان 3000 ساڵە من لێرا دارم خوڵقاوی دەستی پەروەردگارم وا عمرم گەیی بە 3000 ساڵ گیرۆدەم بەدەست باڕەش و شەماڵ یەکێکیان لەم سەر یەکێکیان لەو سەروا لەوا ڕیشەی من بێن نەدەر لە عەزرەت پیری ئەەکەم ناڵە ناو هەر وەکو مناڵەکەم گوڕووگاڵ زەمانی عیسا من گەنج و جوان بوو من لەسەر دینی پاکی ئەوان بوو کاتێ محەممەد بوو بە پێغەمەر ئیمانم هێنا بەخوای دادکەوێت ئیمانم هێنا بە نبووەتی شەهادەتمدا بە ڕیسالەتی چوومە خزمەتی سەیدی سەروەر نایل بووم بە دین پاکی پێغەمەر یاخوا گشتمانکەوێنە بەر شوعەتی پێغەمەر و ڕەمەزانمان لێ قبوڵ کا و ئەو خەڵکیژە کورە دەگەڕێنەوە بۆ لای خوا با باران بارێنێت دەینت بە تەختەی منم ئایسە تۆبەکەن بانگی شێوان بارانە باری خوای گەورە بە ڕەحمە بەڵام خەڵک سەرکێشیەکە لە حەد بە دەرێت تۆ بزنێکی تر بێنە با مۆزوعێکی ترێ بیکەمەوە باشە باش حاجی زۆر شتێکی تر هەیە ئێستا ژەر بووەتە مۆدێل دەزانی ئادەی تەبەن خۆ مەلاوشت زۆر باسیەکە بەڵام من نەمەوێت لە چوارچەوەی شعرەکانی تۆیە بێ باسی پەرستنی غێرەخوا موسڵمانە بەس غێرەخوا پەرسێ زۆر جا عەبدەکانی پەرسێ ئەوە شعرێکی کۆن هەیە وتومە لە ئاخرەکە باسیەوەیەکە کە قەبروش دەپەرسن بالضبط باسی مرۆڤە پەرسێ قەبرە پەرسێ وانە زۆر ئەوە زۆر عەجایبەکی لەسەر قەبر و گڵەکەی بخۆیت و ئەوە بەزمە لا من بوو زوو گەشتی ئەزانم چوم گڵی شعرەکەم بۆ بڵێوەش ئەوە شیعرێکە بۆ عەتای کوڕم و ئیتر لە ئاخرەکەی باسیەوەت عەتا کوڕی خۆم عەولادی شیرین گوڵی بەهاری دەم بە پێکەنین نەسیحەتی من بۆ تۆ ڕۆڵە گیان دەستێکی چەک بێ و دەستێکی قورئان ئەهلی تەوحید بە هەتاکو ماوی نەکەویتە ناو شەڕ شێواوی تا یەکێ قسەی چاکەکا بۆ تۆ سەد بەچکە شەیتان لێت کۆ ئەبێتەوە دەخی لە کوڕم نەخەڵەتێنن ئەم دینە پاکە لە دەست نەسێنن گەر بیانەوێ بخەڵەتێنن هەر وەکو ڕێوی خۆیانە نوێنن وەک ڕێوی چۆن دێ بۆ
ناودێ مریشک و سۆنە و قەل و قاز بگرێ ئەسوڕێنەوە لە لادێ و لە شار تا فرسەت بێنن لە نەخوێنەوار وەرە کوڕی خۆم پیری دەستگیرم دۆست و دڵسۆزی پیاوی فەقیرم بۆیە شەو ڕۆژ ئەمن ناخەوم تا لە غەرغەرە فریای تۆکەوم قاپێ شەربەتی چاکس بۆ بێنم شەرتە ئاوەکەی شەیتان بڕژێنم بۆیە بەم جۆرە خۆمەکەم هیلاک تا بە ئیمان و فتان نێمە خاک باوکم شەرتی کرد بۆ باوکری یەکسەر لەگەڵ خۆی بی با بۆ حەوزی کەوسەر ئەمنی شەر دەکەم بۆ تۆ مامە گیان لەگەڵ خۆمە بم بۆ باخی جەنان ڕۆژی قیامەت من واسی تەی تۆم تۆش لە دنیاش زۆر بێنە بووم برای مسلمان ئام زەمانە جاهیلێتی پێش پێغەمبەرگیانە قەبر بووەتە جێشین و هاوار کەس هاوار ناکات لە پەروەردگار ئەگەر پێی بڵێ برا بۆ وایە ئەڵێ بۆ خوا تاقوتەنیایە بۆچی ئەولیا و پیاوچاک نەماوە ئەم دینە تازۆی لەکوێ هێناوە براگیان ناڵێن پیاوچاک نەماوە بەڵام تۆ سەر بۆ لێ شێواوە قورئان و سنەت ڕێبازی تۆیە ئەوە تۆ ئەیکەی هەمووی درۆیە هاوار لە قەبر کەی ڕەوای حەقە خۆ تۆ ئینسانی شێتە ئەحمەق ئەوە جاری پێشوو باسی پەرلەمانی شت کرد بۆمان باسی حکوومەتت کرد جارێکی پێشوو هاتمەوە باسی ڕێگەوبان و خراپی و وایە ڕازەکەیتەوە ئەم دەردە کۆمەڵایەتیانەی کە ئێمە هەمانە چیترمان هەیە لە ناو شیعرەکانی تۆیا بێت وەڵا شیعرەکانی من ئەوەی کە نووسراوە باوەڕ ناکەم شتێکی لێ دەرچوو بێ تیانە بێ بەڵامی تر ئیسەجا نازانم حاجیەوەی کە جێگەی پرسیارە لە منیژە پرسن ئەڵەن حاجی خوێنەواری هەیە باڵێ نیەتی بڵێ هیچت نییە نیەتی بڵێ نیە ناوەکو هیچت خوێندووە لە مەکتەب ناوەڵا بڵێ نیەت هیچت هەر ئەوە بڵێ نیەتی تەوە هەر بەڕاستی هیچت ناوەڵا نەوەڵا بڵێ حجرەکانیش نەتخوێندووە بەخوا نە بەخوا هیچ ێوە نەوە تۆ سەبڕ ینی سەردەمی خۆشی لە مزگەوتە ئەم لایەک ئەو لایەک جا نەم خوێند بێت چی و خوێند بێتم بۆچی باش هەندێک دەستەواژن دێ وشە بەکارێنی لە ناو شیعرەکانتان زۆر ینی ئەوەی هی نەخوێنەوار نییە ئەو دەستەواژانە ڕازەکەی وانە بەرەوە ڕێخستنی ئەم شیعرانە هەمووی هی یەکشێک نییە نەخوێنەوار بێ بۆیە بەڕاستی جێگەی پرسیارە بۆیان وایە دنیاکە ئیمڕۆ دنیا وایە ئەبێ لەباری ئەوان بی ئیتر لەباری خوا نەبی خوا بنیتە ئولاوە لەباری خەڵکەکە بی چۆن ئەوان بیانەوێتەوە بێ وا بڵێ ئەینە من غەڵەتم زۆرەگە خەڵک بیڵێ لەنە شەرمکانیڵ هیچت خوێندووە لە مەکتەب لە نە هیچ ئەم شیعرانت لەکوێ بێ متابعەکەی واللهی ئیتر ئەوەی ئیتر خوای گەورە کات ێزانی یەنێتی بۆم و ئێڵێم وتەوە ئیتر نازانم ئەڕۆم بەدووە ئاشیعرە هەیە با بێڵێم پەلەمەکە مەڵێمی تر تەوا کۆتایی پێێنم ئەمەی خۆمەینی خۆمە و چوونم بۆ مزگەوت و لەیلەتول قەدر ئەزانی پاڕانەوەیەکە باشە پاڕانەوەیەکە کەوتمە سەر ڕێ بە تاقی تەنیا ڕۆیشتم بەرەو مزگەوتەکەی خوا لە دوای نیوەشە و چاوپڕ لە گریان هاتوو مەدرگای ڕەحیم و ڕەحمان هاتوو مەدرگال هەر وەکو سوالکەر ئەتۆ لێبوردەی تەنیای داد پەروەر هاتوو مەدرگال من بە هەژاری بۆ هەموو عالەم پەروەردگاری هاتوو مەدرگال منی شەرمەسار ئەتۆ لێبوردەی ئەی پەروەردگار ئەتۆ لێبوردە و غەفور و غەفار لەیلەتول قەدرە و پەنام هێناوە ئەتۆ بەخشندەی خۆ وعدداوە ئەمن میوانم ئەتۆش ساحب ماڵ نەمگێڕیتەوە بەدەستی بەتاڵ یا ڕەبی خوایە لایەقتە خوابی لایەقتە خاوەن عەرز و سەمابی هەر گوناحبارێ گەڕاوە بۆ لات ئەتۆ لێی خۆشبی قازی الحاجات ئەمنیش بەندەیە لە گوناحکاران پەنام هێناوە ڕەحیم و ڕەحمان ئەی خوای گەورەی لە عەیب بەری من تاوانبارم تۆش دادپەروەری زۆر بیرم کردۆ لە گەورەی تۆ عەقڵم نەیبڕی یەک چرکە بڕۆ هەر خۆ دەزانی دەسەڵاتی خۆت تا ئەمرم ئەمن سوژدە ئەبەم بۆت گەر 100,000 ساڵ ئەمری بێ حەمە سوژدە بەم بۆ تۆ هێشتا هەر کەمە یا ڕەبی خوایە لایەقتە خوابی لایەقتە خاوەن عەرز و سەمابی غەیری دەرگای تۆ ناچم بۆ لای کەس تۆ خاوەن دەرگای هەر تۆ دەرگا هەست غەیری دەرگای تۆ ناچم بۆ لای کەس تۆ خاوەن دەرگای هەر تۆ دەرگا هەست هەر خوا دەرگای هەیە چیتر شیعرانەی تۆ ئێستا شۆڕشێکن لە سۆشیال میدیا هەر یەکیان و بۆ خۆی کاریگەری بە هەزاران یا ڕەبی تەمەنە تۆڕبەرەکە یاخوا بەخێر بێن هاوە تا دینەکەی خواواگە لەم لادیەیە هەموو عالەم ئێستا شیعرەکانی تۆ بینێ بە خوێنەواریش نییە نە خوێنەواری شت نییە خۆ نییە لە عینەکەڵێم ئەم هەموو دزی و تاڵان و غەشە خۆ نەخوێنەوار لەمە بێ بەش
مسەقەفین و هەم خوێنەوارن بۆ دزی و تاڵان وا دەست بەکارن دزی چوزانی عوامی هەژار لایەقی تۆیە کاکەی خوێنەوار من بۆیە ئاوا سەختە ژیانم سەبەب ئەوەیە دزی نازانم چوومایە مەکتەب بۆ گەڵ ئاوڕێیە ئەمزانی ڕێگەی دزی لێک حاجیان من زۆر سپاس دەکەین منیش کۆرە بە قوربانتانم کۆرە ئیسرا کۆرە هەزار کە ڕێگەتانەزادێ شتێکم بێرکەوتۆ چۆنمان تین و نەبوو بەربانگە و کاتی بانگە و ئیتر نان و ئاوێکیشمان بۆ ساز کرا بێر باشە نان و ئاوێکمان بۆ ساز کرا بێر بیدەباتەوە لەم کەش و جە و شوێنە خۆشەشە ئەوەنەی تر خۆش ئەوەنەی تر خۆش ئیتر سەلامەکەم لە ڕەفیق و برادەرەکانتان لێ و سەلامەکەم لە و مسلمانانە لێ بە ڕۆژون و سەلامەکەم لەو مسلمانانە کە ڕێگەی خۆیان گرتو خوای گەورە لە مسلمانانی قبول کا و خوای گەورە و مناڵانی ئەمەژە عەتا عومەر ئیشەڵڵا خوای گەورە سەربەرزیان کا و هیدایەتیان بدا و بیان خاتە سەر ڕێگەی خێر و خوای گەورە مەوەفەقیان کە و رەبەنا وەلا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين يا ربي بارێ نەخەیتە سەر شانم کە نەیتوانم ئامین ئینشاءالله ئازیزان و خۆشەویستان سپاس بۆەوەی کە بینەرمان بوون لە داهاتوودا لە هەموو وێزگەیەکە کە دەرفەتە بێت دێنەوە گوندی بالیکە دەرخزمەتی حاجی محەممەد بوون من جوام لە خزمەتتانە سوود لە شیعر و بەسەرهات و لە قسە خۆشەکانی ببین سپاسانەکەین تا ئەم ساتە بینەرمان بن